بینەر و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لەبێت کاژێردەیە لە ستۆدیۆکانی سلێمانیەوە لەگەڵتان دەبین. ژێر خواردکردنی سێ سەرکردەی باڵای یەکێتی پشت ڕاست کراوەتەوە. داوا دەکرێت لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەکە پێک بهێنرێت. پێم باشەیەکێتی بەشەیەکی یاسایی مامەڵە لەگەڵم پرسیا بکە ئەوانەی ئەنجامدەرانی ژەهر بڵاوکردنەوە بدا بە دادگا و سزایەکی توندیان بە من لەگەڵ لە سێدارەداندا نیم بەڵام سجنی بۆ ئەبەت و دوورخستنەوەیان لە کای سیاسی ضرورەتێکی حتمیە. ژەهر خواردنی بەرپرسان بەشێک لە بەرپرسان لە ناویەکێتیدا دووبارە بوونەوەی مێژووە هەر لە مێژوو میرنشینە کوردیەکانەوە شەڕی دەسەڵاتە و تاکی کوردی بەرامبەرەکەی قبول نیەتەنان لە ناو یەک حیزبە لە ناو حیزبەکەی خۆشە دەبێمە چارەسەر بکەین بە پەروەردەیەکی سیاسیانەوە سیاستمان ئەبێ بە ئەخلاقەوە بێت چکە فەلسەفەی سیاسی و فەلسەفەی ژیان ئەبێ ئەخلاق و ئیتیک و مۆڕاڵیتە